ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە بۆنەی نزیکبوونەوەی وەرزی نوێی خوێندن کەلوپەل و پێداویستیەکانی خوێندنی بۆ نزیکەی 600 قوتابی ئامادە کردو بە سەریاندا دابەش دەکات بۆ وەرگرتنی زانیاری دەچینە لای پێامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە ناحیەی خەلیفان. ئازاد، سڵاو لێ بێوم کاتت باش. چۆنێتی دابەشکردنی ئەو کۆمەکانە بەسەریان ئەو دابینکردنی ئەو پێداویستیانە بۆ قوتابیان لەو سنوورە چۆنە بەسەر کام لە قوتابیەکاندا دابەش دەکرێەوە ئەو سنوورەی کە دەیگرێتەوە کوێیە؟ بەڵێ کاک بەختیار، سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە درێژەی ئەو کار و سەراکیانەی کەوا ئەنجامی ئەداتن وەکو نەریتێکی ساڵانەشی کەوا لە سەروبەریکردنەوەی قوتابخانە پێداویستی هەم لە قرتاسیەوە هەم لە جلوبەرێک بۆ قوتابیان ئامادەکاتن. ئەمڕۆژ بۆ نزیکەی 600 قوتابی لە سنووری ناحیەی خەلیفان پێداویستی قوتابخانەی ئامادە کردووە هەم لە جلوبەرێک و هەم لە قرتاسیە. من بۆ زانیاری زیاتر و بۆ زیاتر قسەکردن لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ئەو پرۆژەی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی ئەچمە لای بەڕێز مامۆستا ناسیح فاتحوڵڵا، بەرپرسی کارژێڕی پەروەردە و بانگەوازی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی ڕۆها کەوا لە ئێستاژدا کاندیدا بۆ پەرلەمانی کوردستان بە ژمارە 31 لە لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 194. مامۆستا سڵاوت لێ بێتن، چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆژەکەی ئێوە چۆنەکەوە ئەنجامتانداوە؟ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان. ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانماندا هەر وەکو ساڵانی ڕابردوو ئەم ساڵیش هەستاوین بە دابینکردنی پێداویستەکانی قوتابخانە لە جلوبەرگ و جانتا و قەڵەم و تەواوی پێداویستەکانی تر بۆ قوتابیە خۆشەویستەکانمان لە سنووری ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی. و دیارە ئێمە لە ساڵانی ڕابردووش ئەو پرۆژێمان هەبووەتە پرۆژەی یەکەم و کۆتا پرۆژەمان نییە و کۆتا پرۆژەش نابی ئینشاءڵڵا. ئێمە لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵک و بە جەماوەری خۆمان ئێمە بەو کارە هەڵساوین و بە پێویستمان زانی ئەو ساڵ پرۆژەکەمان زیاتر فراوانتر بکەین کە ژمارەیەکی زۆر لە قوتابیان لە کوڕان و لە کچان ئەم پرۆژەیە بیگرێتەوە کە زیاتر لە نزیکەی 500 قوتابی لە هەردوو ڕەگەزەوە لە چین و توێژە جیاوازەکان لە منداڵانی بێباوک لە منداڵە هەژارەکان لە کەم دەرامەتەکان سودمەند ئەبن لەم پرۆژەیەمان. وەکو گوتیشم ئەمەوێ ئاماژە بە وشتە بکەم، ئەمەوێ ئاماژەی پێ بدەم کە تەواوی ئەو کەلوپەلانە کە دابین کراون بە سێ شێواز دابین کراون، بەشێکیان لەلایەن برای بەڕێزمان مامۆستا عەبدولستار مەجید دابین کراوە و بەشێکیان لەلایەن خێرخوازانەوە دابین کراوە کە لێرەوە داوا لە خوای گەورە ئەکەم پاداشتیان بداتەوە بەردەوام بن لەسەر ئەم کارە چاکیان. بەشێکیان بەندە وەکو کاندیدی ژمارە 31 لە لیستی کۆمەڵی ئیسلامی، بەشێک لەو پارەیە کە تەرخانم کردبوو بۆ فلێکس و پۆستەرەکانم بۆ بانگەشەی هەڵبژاردن بە پێویستم زانی بیکەمە ئەو پرۆژەیە لە بری ئەوەی کە پۆستەراتی پێ هەڵواسم جلوبەرگ و پێداویستەکانی و قوتابخانە لە بۆ منداڵانی هەژاران و بێباوک بکڕم و بەسەریان دابەش بکەین. ئەمە لە کاتێکدا ئەبینین خەڵکی ئێمە لە قەیراندایە لە بارودۆخێکی زۆر سەخت و نەهەمواردا، بەڵام دوو حیزبی دەسەڵاتدار بێباکن لە ئاستی ژیانی خەڵک و دەبینین بە سەدان دەفتەر دۆلار لە پۆستەرات و لە فلێکس سەرفەکەن هەموو کون و قژبنێکی ئەم وڵاتیان کردووە بە فلێکس لە کاتێکدا خەڵک نانی نییە بخوا، خەڵک پێداویستەکانی قوتابخانەی نیەوە نزیکە بینەوە لە وەرزی نوێی خوێندن. ئەمە ئێمە لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵکی خۆمان ئەو کارەمان ئەنجامدا و پێشمان وە ئەم کارەمان پێ باشترە لەوەی چەند مەتر فلێکسێک بکڕین و لە شوێنەکاندا هەڵی واسین و ژینگەی کوردستانی پێپیز بکەین، چونکە زانین ئەم وڵاتە پێویستی بە پۆستەرات و بە فلێکسی گەورە نییە، پێویستی بە عەقڵی گەورە هەیە. ئێمە ئەمانەوێ خەڵکی خۆمان وا وشار بکەینەوە کە هەمیشە وایان لێ بکەین لە داهاتوودا ڕوانگەیەکیان بۆ دروستکەین کە فێریان بکەین چێ خەمخۆری ئەم خەڵک و ئەم وڵاتەیە و چێ ئەوێ خزمەت بە خەڵک بکا بە شێوەیەکی گشتی و چێ ئەوێ لە بەرەی خەڵک دابی و خەمخۆربی لە کاروباری خەڵکدا. چونکە ئێمە هەمیشە ئەومان گوتووە کە ئێمە
خزمەتکردنی خەڵک مشور خواردن لە خەڵک بە دەم داواکاریەکانەوە هاتنی خەڵک بە بەشێک لە عیبادەت ئەزانین بە بەشێک لە دینداری و مسلمانێتی ئەزانین هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من لم يهتم بأمور المسلمين فليس منهم هەر کەسێک مشور لە کاروباری مسلمانان نەخوا بە تەنگ ئازار و چەڵەمەکانیانەوە نەچی لە مسلمانان نییە بۆی ئێمە ئەو کارانەی کە ئەیکەین نایکەین بە منەتێک بەسەر خەڵک بەڵکو بە عیبادەتی تێگەین داواکارین لە خوای گەورە لێمان وەربگرێ و ببێتە توێشوێک بۆ ڕۆژی دواییمان. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نافسێح فەتحوڵڵا بەڵێ گەر هاوکارم یارمەتی دەرم بێتن ئەوەی ئەیبینن کاکبەرتیار دیارە ئەو پێداویستیانەی قوتابخانەن کەوا ئەنجومەنی خەلیفان بە هاوکاری مامۆستا عەبدولستار هەروەها مامۆستا نافسێح مەلا فەتحوڵڵا ئامادەیان کردووە پاشکەمێکی تر بەسەر قوتابیانی سنووری ناحیەی خەلیفان دابەشیەکەن هەروەها ئەمەوێ ئاماژەش بەوە بدەم کەوا هەر ئەمڕۆ بە ئامادەبوونی کاندیدانی کۆمەڵی ئیسلامی بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید و بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی و بەڕێز مامۆستا ناسح مەلا فەتحوڵڵا لە سنووری ئەنجومەنی خەلیفان چەند سالاچیەک بەڕێوە ئەچێت و تیایدا کۆڕێک بەڕێوە ئەچێت. سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە خەلیفان.